ڕێکەوتنی 1970 ئەنگلۆ-ڕووسی قەرنێ زیاتر بوو استراتیژی ڕووسی و بریتانی بەرامبەر ئێران ناکۆک و ناساز بوو. رووسیا ئەیویست ئێران هەڵوشێ و چەندین ناوچەی فراوانی بەشێنەی و لە چەند شەڕی یەک لە دوای یەکدا لێداگیر کردبوو. بەریتانیاش ئەیویست دەوڵەتی ئێران وەکو لەمپەرێ لە نێوان نفوزی ئەو دەسەڵاتی ڕووس و لە نێوان رووسیا و ئاوەگەرمەکاندا بمێنێ. سەرنجام هەردووشیان لە تاو مەترسی پەرەسەندنی ئەڵمان پێگاتن کێشە دێرینەکانیان دەربارەی تیبەت، ئەفغانستان و ئێران بەلادا بخەن. لە سیوێکی ئابی 1970دا ڕێکەوتنێکیان لەو بارەیەوە ئیمزا کرد. لە پێشەچی ئەم ڕێکەوتنەدا نووسرا بوو لەبەر ئەوەی دەوڵەتانی بریتانیا و رووسیا بەجووتە پاراستنی سربەخۆیی و یەکێتی ئەرزی ئێرانیان گرتوۆتە ئەستۆ، لەبەر ئەوەی هەردووکیان بەڕاستی ئارەزووی پارێزگاری ئارام و ئاسایش لە سەرانسەری خاچی ئەم وڵاتەدا و جێگیربوونی هەمیشەیی ئیمتیازاتی وەکو یەک بۆ بازرگانی و پیشەسازی هەموو گەلانی تر لەم بەشەی جیهاندا ئەکەن، لەبەر ئەوەی کە هەر یەکێ لەم دوو دەوڵەتە سەبارەت بەهۆی جوگرافی و ئابووری بایەخێکی تایبەتیان بە پاراستنی ئارام و ئاسایش لە هەندێک لە ئیالەتەکانی ئێراندا هەیە کە هاوسی دوور و نزیکی رووسیا یا بەریتانیای گەورەن لە لای سنووری ئەفغانستان و بلوجستانەوە. هەروەها لەبەر ئەوەی هەردوو دەوڵەت بەریتانیای گەورە و ئیمپراتۆری رووسیا ئەیانەوێ خۆیان دوور بگرن لە هەموو جۆرە هۆیەک کە لەوانەیە ببێتە هۆی پێکادانی بەرژەوەندی تایبەتیان لەو ئیالەتانەدا کە لەسەرەوە باسکران بۆیە لەسەر ئەو مادە و مەرجانەی خوارەوە پێگاتن. یەک، دەوڵەتی بەریتانیای گەورە گفت ئەدا لەو دیوهێڵێکەوە کە لە قەسری شیرینەوە تا ئەسفەهان و یەزد و خاف درێژ ئەبێتەوە، لە کۆتاییدا بە نقطەیەک ئەگا کە کەوتۆتە شوێنی تەقاتوعی خطوتی سنووری رووس و ئەفغان، داوای هیچ جۆرە ئیمتیازی سیاسی و بازرگانی وەکو ئیمتیازی ڕێگەی ئاسنین، بانک، تەلەگراف، شاڕێ، گوێزانەوە، بیمە، شتی تر بۆ خۆی و هاوڵاتیەکانی خۆی یا هاوڵاتیانی دەوڵەتی سێم نەکات. لە هەمان کاتدا هیچ جۆرە بەرهەڵستیەکی وەرگرتنی ئەم جۆرە ئیمتیازانە لەلایەن دەوڵەتی رووسیەوە لە ناوچەی ناوبراودا ڕاستەوخۆیان ناڕاستەوخۆ دەرنەبڕێ. دوو، دەوڵەتی رووسیاش گفت دەدا کە لەو ناوچەیەدا کەوتوتە ئەو دیوهێڵێکەوە کە لە سنووری ئەفغانستانەوە لە گزیکەوە دەست پێ ئەکا بە بیرچند و کرمانتی ئەپەڕێ و لە بەندەر عەباس کۆتایی دێ داوا هیچ جۆرە ئیمتیازی سیاسی و بازرگانی وەکو ڕێگەی ئاسنین، بانک، تەلەگراف، شاڕێ، گوێزانەوە، بیمە و هیتر بۆ خۆی و هاوڵاتیانی خۆی یا هاوڵاتیانی دەوڵەتی سێم نەکات و لە بەرامبەر وەرگرتنی ئەم چەشنە ئیمتیازاتە لەلایەن دەوڵەتی ئینگلیزەوە لە ناوچەی ناوبراودا هیچ جۆرە بەرهەڵستیەک ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ پیشان نەدا. سێ، دەوڵەتی رووسیا بەڵێن ئەدا کە بەبێ ڕێکەوتنی پێشەچی لەگەڵ بەریتانیای گەورە هیچ جۆرە مخالەفەیەکی دژی دانی ئیمتیاز بە هاوڵاتیانی بەریتانی بە هەر شێوەیەک بێ لەو ناوچەیەدا کە لە نێوان ناوچەکانی نفوزی هەردوو لادایە ناوچەی بێلایەن دەرنەبڕێ. دەوڵەتی بەریتانیای گەورەش لەلای خۆیەوە بەڵێن ئەدا کە هەمان ماف بۆ هاوڵاتیانی رووسی کە ئیمتیازاتیان لە ناوچەی بێلایەندا ئەوێ بسەلمێنێ. هەر جۆرە ئیمتیازێک کە دەوڵەتانی رووسیا و بەریتانیا یا هاوڵاتیەکانیان لە ڕابردوودا لە ناوچەکانی یەک و دوو ناوچەکانی نفوزی رووسی و بەریتانی هەیەە بە هەمان هێز و کاریگەری پێشوو ماوە. ئەو مەڵبەند و شارانەی بە جۆرەی ئەم پێگاتنە ئەکەوتە ناوچەی نفوزی رووسیەوە بریتی بوولا قەسری شیرین، کوردستان، کرماشان، هەموو ئازەربایجان بە ناوچە کوردنشینەکانەوە، خۆراسان، گورگان، مازندەران، گەیلان، عێراق، قوم، ساوە، یەزد، نائین، ئیسفەهان، برۆجرد، تاران، قەزوین، زەنجان، هەمەدان. ئەوانش کە کەوتنە ناوچەی ئینگلیزیە و بریتی بوون لە کرمان، سیستان، بلوجستان، چابەهار و ناوچەکانی تەنگەی هورمز، بەندەر عەباس. ئەوانش کە کەوتنە ناوچەی بێلایەن لە نێوان ناوچەی نفوزی هەردوو دەوڵەتدا بریتی بوون لە قاینات، خوزستان، فارس، لۆرستان، بەختیاری، چوارمەحال، بوشەهر. ئەگەرچی ئەم پەیمانە ڕق و تووڕەبوونی ئازادی خوازانی هەستان، بەڵام رووسیا لە 1911ەوە هێزەکانی خۆی ناردە ویلایەتەکانی شیمالی ئێران و دەیان کۆنسوڵگە و ناوەندی بازرگانی دامەزراند و هاوڵاتیەکانی کەوتنەکاری بازرگانی. بەریتانیا ژێزی ناردە جنوبی ئێران. پرۆژەی دابەشکردنی ئێران کە جەنگی جیهانی هەڵگیرسا ئێران بێلایەنی ڕاگەیاند، بەڵام ئەوەندە لاواز بوو هیچ لایەکی شەڕ ڕێزی بێلایەنی ئێرانی نەگرت و شوێنی جوگرافیشی وەها بوو کەوتو بۆ بینی لایەنەکانی شەڕەوە. لەبەر ئەوە بەشێکی فراوانی بوو بە مەیدانی لەشکرکێشی تورکی، رووسی و ئینگلیزی. بارەگای هێزی بێگانەی تێدا بوو. هەردوو لای جەنگ هەوڵێکی زۆریاندا بۆ تێوەگلاندنی ئێران، هەر لایە بە قازانجی خۆی. بەڵام حکوومەتی ئێرانی سەرەڕای گۆڕانی چەند جارێ وەزارەتەکانی هەر بە بێلایەنی ڕاوەستا تا بڕانەوەی شەڕ. دەوڵەتانی ئەوروپی کە لەسەر دابەشکردنەوەی جیان بەشەر هاتبوون لە ساڵانی جەنگدا ژێربەژێر زنجیرەیەک پەیمانی نهێنیان بۆ ئەو مەبەستە بەست بوو. هەروەک لەسەر جۆری دابەشکردنی قەڵەمڕەوی تورکێگاتن لەسەر دیاریکردنی چارەنووسی ئێرانیش ڕێکەوتن.
لەو نامانەدا کە لە مانگەکانی مارت و نیسانی 1950دا لە نێوان پیتەربۆرگ، لەندەن و پاریسدا گۆڕایەوە بە ڕێکەوتنی ئەستەمبۆڵ ناوەبرێ هەندێک دەستکاری ڕێکەوتنی 1970 ئەنگلۆ-ڕووسی بەم جۆرە کرا. یەک، رووسیا ملیدا بۆ ئەوەی ناوچەی بێلایەن بخرێتە سەر ناوچەی نفوزی بەریتانی. دوو، لە بەرامبەر ئەوەدا بەریتانیا ژملیدا سێ گۆڕینی بە قازانجی رووسیا تێدا بکرێ. ئەلف، رووسیا ملیدا بۆ ئەوەی ناوچەی بێلایەن بخرێتە سەر ناوچەی نفوزی بەریتانی. بێ، لە بەرامبەر ئەوەدا بەریتانیا ژملیدا سێ گۆڕینی بە قازانجی رووسیا تێدا بکرێ. یەکەمیان، ئەو شوێنانی هاوسی شارەکانی ئیسفەهان و یەزدن بخرێنە سەر ناوچەی رووسی. دووەمیان، بەشێکی ڕۆژهەڵاتی دووری ناوچەی بێلایەن کە هاوسێ ئەرزی ئەفغانیە بخرێتە سەر ناوچەی رووسی. سێمیان، رووسیا ئازادی تەواوی کاری هەبێ لە ناوچەی نفوزی خۆیدا. بە واتایەکی تر، رووسیا موافقەتی هاوپەیمانەکانی خۆی وەرگر بۆ داگیرکردنی بەشەکەی خۆی لە ئێران. شۆڕشی ئۆکتۆبەری 1970 رووسیا هەموو نەخشە و پلانەکانی رووسیا و بەریتانیا و فەڕەنسای تێکدا. ئێرانی لە هەڵوەشان و دابەشبوون ڕزگار کرد، بەڵکو بەهێزکردنی حکوومەتی ئێران و پاراستنی سربەخۆیی لە دەسەڵاتی هێزە ئیمپریالیستەکان بوو بە بەشێکی سیاسەتی نوێی سۆڤێتی لە ناوچەکەدا. رووسیای سۆڤێتی قازانجی لەوەدا نەبوو ئێران لاواز بێ یا پارچە بێ بکەوێتە دەست بەریتانیا یا هەردوو ژمنێکی تری، بەڵکو قازانجی لەوەدا بوو کە سربەخۆ بەهێز بێ و بەری نفوزی بەریتانی و فەڕەنسی و ئەمریکی بگرێ. سەرکردەکانی شۆڕشی ئۆکتۆبەر لە ڕۆژانی یەکەمەوە هەموو پەیمانە نهێنی و ئاشکراکانی نێوان رووسیا و دەوڵەتەکانی تری ئاشکرا کرد و هەڵوەشاندەوە. شەڕی لەگەڵ تورک ڕاگرت، هێزەکانی خۆی لە ئێران کێشایەوە و بەڵێنیدا بە ئێران کە دەست لە هەموو قەرز و ئیمتیازاتەکانی سەردەمی قەیسەر هەڵبگرێت. گۆڕانی بنەڕەتی سیاسەتی رووسی لە ناوچەکەدا ڕاستەوخۆ کاری کردە سەر پاشەڕۆژی سیاسەتی نەتەوەکانی ناوچەکە، بە تایبەتی ئەرمەنی و ئاسووری و کورد و ئازەری. گرنگی ئێران وەکو دراوسی هاوسنووری رووسیای سۆڤێتی وەکو لە استراتیژی رووسیای سۆڤێتیدا زیادی کرد، هەر بەو پێ لە استراتیژی بەریتانی و هەموو دەوڵەتانی ئیمپریالیستیدا زیادی کرد. بەریتانیا کە ئیتر بەهۆی لێدەرچوونی رووسیاوە نەی ئەتوانی ڕێکەوتنی 1970 و 1950 دەربارەی دابەشکردنی ئێران جێبەجێ بکە، ئەویست ڕێکەوتنێکی تر بەسەر ئێراندا بسەپێنێ بەکردەوە بخاتە ژێر دەسەڵاتی خۆیەوە. بۆچوونی ئێران بۆ چارەسەری کێشەی کورد. دوابەدوای ڕاگررتنی جەنگ مەسەلەی کورد وەکو مەسەلەیەکی سیاسی دیار هاتە ناوانەوە. لە کوردستانی جنوبی بە پشتیوانی بەریتانیا دەسەڵاتێکی کورد کە پایتەختەکەی سلێمانی بوو دامەزرا. شێخ مەحموود بوو بە حکومداری کوردستان. هەندێک لە سەرۆکی وەزەکانی کوردستانی ئێران هاودەنگ و هاوکار بوون لەگەڵ شێخ مەحموود. لە تورکیا جەمعیەتی تەعالی کوردستان بۆ سربەخۆیی کوردستان کەوت بۆ چالاکی و گفتوگۆ لەگەڵ نیۆنەرانی هاوپەیمانەکان و بابی عالی لە ئەستەمبۆڵ لەگەڵ کۆنفرەنسی ئاشتی لە پاریس. سمکۆ دەستی بەسەر ناوچەیەکی فراوانی سەروی ڕۆژئاوای ئێراندا گرتبوو، ڕۆژ بە ڕۆژ دەسەڵاتی زیاترە بوو. نیشتیمانپەروەرانی کورد لە ئەستەمبۆڵ و پاریس و سلێمانی بە هیوا بوون دەوڵەتی کورد لە هەموو بەشەکانی کوردستاندا دابمەزرێ، ئاواتی نەتەوەی خۆیان لە گفتوگۆکانیاندا بە ئاشکرا ئەدرکان و لای کەزنیانە شاردەوە. چەند ملیۆن کورد لە ئێران ئەژیان و سەرزەمینێکی فراوانی کوردستان لەسەر ئێران بوو، لەبەر ئەوە هەموو چالاکیێکی کوردی کاری تیەکرد. دەربار و کاربەدەستانی تری ئێران هیچ بەرنامەیەکیان بۆ کێشەی نەتەوەی گەلانی ئێران نەبوو، تەنانەت هیچ کام لە ئەندامانی مەجلیسی شورای میلی هیچ کات ئەو باسییان نهێناوەتەکایەوە. لەو سەردەمەدا کە مەسەلەی کورد بەو گەرمیە هاتبووە پێشەوە، کاربەدەستانی ئێرانی لە بیری ئەوەدا بوون کێشەی کورد لە ناوچەکەدا بەوە چارە بکرێ کوردستانی عوسمانیش بخرێتە سەر ئێران. ئێران بۆی شۆڕشی ئۆکتۆبەر لە هەڵوەشان و دابەشبوون ڕزگاری بوو. تورکیای تێکشکاو لە مەترسی هەڵوەشان و دابەشبووندا بوو. دەوڵەتە براوەکان خەریکی گونجاندنی ڕێکەوتنە نیهێنەکانی سەردەمی جەنگ و جۆری دابەشکردنی قەڵەمڕەوی عوسمانی بوون. دەرباری ئێرانی چاوی بڕی بوو ئەوەی بە پشتیوانی بەریتانیا لە کۆنفرەنسی ئاشتی پاریسدا دەستکاری سنووری سەروی و لای ڕۆژئاوای بکرێ بە جۆرێک کە تورکستان و کوردستان بکەوێتە سەر ئێران. لە دەوروبەری بەستنی قەراردادی 1990دا کاربەدەستانی ئێرانی ئەم کەڵکەڵەیان کەوت بۆ سەر، بە هیوابوون بەریتانیا لە پاداشتی قوبوڵکردنی ئەو قەراردادەدا پشتیوانی لە ئێران بکە ئەو خواستانە بخاتە بەردەمی کۆنفرەنسی ئاشتی. سێر پێرسی کۆکز لە باتی حکوومەتی بەریتانی لە پاشکۆیەکی قەراردادەکەدا گفتی پێدابوون. نەسرەت الدەولە وەزیری دەرەوەی ئێران لە سەردانەکانی لەندەن و پاریسیدا کەوتە پەیجووری ئەم مەسەلەیە. نەسرەت الدەولە لە سەردانی لۆرد کیرزندا بە ڕاشکاوی دەربارەی ئەو مەسەلەیە دواوە. کیرزن لە نامەیەکی 25 ئۆکتۆبەری 1990دا نووسیوێتی وەزیری کاروباری دەرەوەی ئێران شازادە نەسرەت الدەولە لە سەردانی ئەم دوایی لەندەنیدا لە 16هەمینی هەمان مانگدا هاتە وەزارەتی کاروباری دەرەوە و دەری بڕی کە دوای هاتنەوەی بۆ لەندەن لەگەڵ شا بێگومان ئەتوانێت دەربارەی چاکردنی هێڵەکانی سنووری ئێران لەگەڵ من گفتوگۆ و ئاڵوگۆڕی بیر و ڕابکە. یەک،
پایەبەرز لەو دانیشتنەدا دەری بڕی کە بۆ ئاسانکردنی کاری دەوڵەتی ئێران یەکجار زۆر بەسوود ئەبێ ئەگەر دەوڵەتی بەریتانیا پێشەچی باری سەرنجی خۆی دەربارەی دۆخی داهاتووی ئەم دوو ناوچەیە ئەلف تورکستان بێ کوردستان کە هەردووکیان لەگەڵ ئێران سنووری هاوبەشیان هەیە ڕوونکاتەوە. دوو لە بابەت کوردستانەوە پایەبەرز ڕایگەیان بەڕای ئەو هەڵەیەکی گەورەیە کە پیاوباسی کوردستانی ئێران یا کوردستانی تورکیا بکات، چونکە بەڕاستی تەنیا یەک کوردستان هەیە، بۆیە هەر جۆرە خەتێکی بە ئیستیطلاع سنوور لە نێوان ئەم دوو ئیالەتەدا بکێشێ خەتێکی بە تەواوی مەوهومە بێ. شازادە لە ناو قسەکانیدا ئەمەشی وت کە ئەگەر حکوومەتی بەریتانیا بەڕەسمی ڕای ئەگەێنێ کە لە ڕوانگەی سیاسەتی ناوچەی ئەوانە شتێکی تر جگە لەمە قبولکردنی بوونی یەک کوردستان قابلی قبول نییە، ئەوسا ئەو حکوومەتی ئێران هەردووکیان ئامادەن ئارزوحاڵی داهاتووی وڵاتەکەیان بە جۆرێ ڕێبخەن کە بە تەواوی لەگەڵ باری سەرنجی حکوومەتی بەریتانیا بگونجێ بەو مەرجەی کە قسە و نفوزی دەوڵەتی ئێران لەم یەک ناوچەیەدا لە پلەی یەکەمیندا بێ. لە 13 نۆڤەمبەری 1990دا نەسرەت دەولەت سەردانێکی تری کیرزنی کرد. لەم دیدەنیەدا یاداشتێکی درێژی دەربارەی خواستە ئەرزیەکانی ئێران و نەخشەیەکی شوێنە داواکراوەکانی پێشکەش کرد. لۆرد چێرزن لە نامەیەکدا کە بۆ سێرپێرسی کۆکسی نووسیوە لە 13 نۆڤەمبەری 1990 دەربارەی ئەم یاداشت و گفتوگۆیە ئەڵێ پێشنیاری یەکەمی نەسرەت دەولە پەیوەندی بە دەستکاری هێڵی سنووری ئێران لە لای ڕۆژئاوای ئەو وڵاتەوە هەبوو کە ئەبوو بەشێکی گەورە لە خاچی کوردستانی عوسمانی ببڕێ و بخرێتە سەر کوردستانی ئێران. نقطەی دەستپێکردنی ئەم دەستکاریە ڕۆژئاوای دەریاچەی ورمێ بوو کە داوێنی ئەگەیشتە دڵ و ناوەندی کوردستانی عوسمانی. نەسرەت دەولە لە یاداشتێکی ڕەسمیدا کە دابووی بە لۆرد چێرزن وەزیری کاروباری دەرەوەی بەریتانیا داوای کردبوو بریتانیا لە کۆنفرەنسی ئاشتیدا پشتیوانی لە ئێران بکە بۆ ئەوەی بەشێکی فراوانی ئەرزی کوردستانی عوسمانی بخرێتە سەر ئێران. لە نامەیەکی تری نەسرەت دەولەدا کە ئەوێ خواستەکانی ئێران بە لۆرد چێرزن بسەلمێنێ سەبارەت بە کورد نووسیوێتی کورد بەسەر ژمارەیەکی زۆر ئێلات و عاشایری بوومیدا دابەش بوون. هەمویان حەسوودی بەیەک ئەبەن و چاویان بڕیوەتە یەکتری. ئەم قەومانەی کورد هەرگیز لە ڕابردوودا میلەتێکیان پێک نەهێنا و دوورە لە داهاتووشدا بتوانن ئەم ئیمکانیان هەبێ یا ئەوەی لە ناو یەک یەکێتی سیاسیدا پێک بێن. گەڕانەوەی ئەم ناوچە کوردنشینانە بۆ ئێران واتا وڵاتێک کە نفوزی لە ناو عاشایری کووردا کاریگەر و هێزێکی هەستپێکراوی هەبوو شوێنەوار و ئەنجامی باشی خۆی لە باشکردنی ڕۆحیاتی ئەو کوردانەی کە لە ناوچەکانی موکری، گەڕۆز، سەحنا نیشتەجێ بوون بە جۆرێکی ئاشکرانیشانی داوە خۆی ئەتوانێت ڕێگەیەکی چارەسەرکردنی ئەم کێشە دژوارە بێ. بە تایبەتی لەمڕۆ زۆر لە قەوم و عاشایری کورد ئێستا لە سەرانسەری ئێران زەمیندا بڵاو بوونەتەوە. کورد هەرگیز ناچنە ژێر دەسەڵاتی ئەرمەنیەوە. بە پێچەوانەوە یەکێتی نەژاد و مەزەب و زمان و پەیوەندیە کە لەم سێ ڕێگایەوە لەگەڵ ئێران هەیەە ئەوانە هەر لە خۆ لە ئێران نزیگەکاتەوە. لۆرد چێرزن سەبارەت بە مەسەلەی کورد لە وەڵامی یاداشتەکانی ئێراندا لە نامەیەکی 28 نۆڤەمبەری 1990دا بۆ سێرپێرسی کۆکسی نووسیوە دەڵێ بەپی ئەو زانیاریانی بە ئێمە گەیشتون هەموو شاخەکانی دەوروبەری ورمێ لەژێر دەسەڵاتی جەردەی کورد بە ناوی سمکۆدایە کە خەریکی تاڵانی هەمیشەیە لە ناو سنوورەکانی ئێراندا و هەر بەڵایەکی بیەوێ ئەتوانێت بەسەر دانیشتوانی ئەم ماڵبەندەی بهێنێ لە هەلومەرجێکی وەهادا کە دەوڵەتی ئێران تەنانەت لەو بەشەی کوردستاندا کە ماڵی خۆیەتی ناتوانێت ئاسایش جێگیر بکە. سرم سوورماوە کە حەزرەتواڵا چۆن کت و پڕکەوتۆتە سەر ئەم بیرە قەڵەمڕەوی ئەرزی ئێران بۆ ناو کوردستانی تورکیا فراوان بکە. لەم ڕۆوەیە کە لاموانیە تەنانەت دوورنمای یەخستنی ئێلە کوردەکانی کە لە هەردوو دیوی سنووری ئێسەدا ئەژین ئەوەندە بۆ کوردانی عوسمانی جازبەی هەبێ کە بیانوێت لەگەڵ برایانی ئێرانی خۆیاندا کۆمەڵێکی یەکگرتوو لەژێر دەسەڵات و حکوومەتی ئێراندا دروست بکەن. قەراردادی 1990 ئەنگلۆ ئێرانی لۆرد چێرزن وەزیری کاروباری دەرەوەی بریتانیا دامەزرانی زنجیرەی لە وڵاتانی لەمپەر کە رووسیای سۆڤێتی لە هینجا بکاتەوە بەڵام هیچ کامیان لەژێر دەسەڵات یان نفوزی رووسیدا نەبێ کردبوو بە یەکێ لە کۆڵەکە سەرەکیەکانی سیاسەتی پاراستنی هێن. ئێرانی بە گرنگترین و لە هەمان کاتدا بەلاوازترین ئەڵقەی ئەم زنجیرەدا ئەنا کە ئەبوو لە مەترسی هەموو جۆرە دەست درێژیەک بپارێزرێ. لە سەردەمی جەنگدا سوپاکانی رووسی و ئینگلیزی ئێرانیان لە تەماعی ئەڵمانی و تورکی پاراست. دوای تەواوبوونی جەنگ و تێشکانی تورک و ئەڵمان و دەرچوونی ڕووس لە جەنگ هەموو شوێنە گرنگەکانی ئێران لەژێر دەستی سوپای ئینگلیزیدا بوو. پاش جەنگەلی بەریتانی داوای گەڕانەوەی ڕۆڵەکانیان ئەکرد لە شوێنە دوورەکانەوە بۆ وڵات. جگە لەوەش خەرجی ڕاگررتنی هێزی سوپایی گەورە لە دەرەوە بوو بە بارێکی گران بەسەر شانی باشدەری بەریتانیەوە. بۆ حکوومەتی بەریتانی کارێکی ئاسان نەبوو بۆ پاراستنی ئەو سەرزەمینە فراوانی لە سەرانسەری دنیادا لەژێر دەست و نفوزی دابوون هێز و مەسرەف تەرخام بکە. بۆیە ئەبوو چارەی تر بدۆزێتەوە بۆ ئەوەی هەم ئەم شوێنانە لەدەست نەدا و هەم نەبێتە بارگرانی و ناڕەزایی گەلی بەریتانی. یەکێ لەو چارانە گرێدانی ئەو وڵاتانە بوو بەخۆیەوە بە پەیمانی سیاسی، سوپای و ئابووری.
لە ڕێگەی دانانی ڕاوێژکاری ئینگلیزیەوە بۆ سەرپەرشتی و چاودێری وەزارەت و دامەزرا و دەستگا گرنگەکانی ئەو دەوڵەتانە بە خەرجی خۆیان بۆ پارێزگاری نفوذ و دەسەڵات و بەرژەوەندەکانی خۆی. لە نێوان وسوقت دەولەی سەروەزیرانی ئێران و وەزیری موختاری بەریتانی سێر پێرسیکۆکسدا زنجیرەیە گفتوگۆ کرا بە ئیمزاکردنی ڕێکەوتنی نۆی ئوتی 1990 تەواو بوو. ئەم ڕێکەوتنە پێگاتە بوو لە دوو بەشی سەربەخۆ و چەند پاشکۆیەک. بەشی یەکەمی بەناوی قەرارداد نیزامی و سیاسی میان ئێران و بەریتانیا بریتی بوو لە دیباچەیەک و 6 مادە. بەشی دووەمی بەناوی قەراردادی مالی بریتی بوو لە 4 مادە. ئەم ڕێکەوتنە کاروباری سیاسی و سوپایی و دارایی و فەرهەنگی بەڕێوەبەرایەتی ئێرانی لە ڕێگەی ئەو ڕاوێژکارە ئینگلیزانەوە کە لە وەزارەت و دامەزراوەکانی ترادا ئەنران بەکردەوە ئەخستە ژێردەستی بریتانیاوە. لۆرد کیرزن لەو راپۆرتەدا کە لە ڕۆژی ئیمزاکردنی قەراردادەکە پێشکەشی کابینەی لوی جۆرجی کرد نووسیوێتی ئەگەر کەسێ بپرسێ ئەبێ بۆچی ئێمە قبولی مەسئولیەتێکی وا قورس بکەین لە ئێران و بۆچی لەم وڵاتە پەڕپوتە نەگەڕێن بە خێرایی بەرەو لە ناوچوونی ئەفسانەی خۆی نزیک بێتەوە، وەڵامی ئەم پرسیارە ئەوەیە حاڵی حاضر بە سەرنجدانی هەڵکەوتی جوگرافی ئێران و گەورەی بەرژەوەندەکانی ئێمە لەم وڵاتەدا هەروەها بە سەرنجدانی ئاسایشی داهاتووی ئیمپراتۆری ئێمە لە ڕۆژهەڵات لێگەڕانی ئەم وڵاتە بە حاڵی خۆی بەکردەوە لە توانادا نییە، هەروەکو لە ماوەی 50 ساڵی ڕابردوو لە توانادا نەبوو. بریتانیا ناتوانێت خۆی لە هەلومەرجی ئێران کەنار بگرێ و گوێ نەداتە ئەو ڕووداوانەی کە لەم وڵاتەدا ئەقەومێن. سەرڕای ئەوانەش ئێستا کە ئێمە خەریکی قبولکردنی مەسئولیەتێکی نوێن ئینتیداب لە میزۆپۆتامیا و ئەو مەسئولیەتەش ئێمە لە لای ڕۆژئاواوە ئەکاتە هاوسنووری ئێران. ئیتر بە هیچ جۆرێ ناتوانین ڕێگە بدەین لە مەڵبەندێکی واناسکدا کە کەوتۆتە نێوان سنووری ئیمپراتۆری ئێمە لە هیند و سنوورەکانی دەوڵەتی تازە دامەزراوی عێراق بۆشاییەک دروست ببێ بەهۆی خراپی حکوومەتەوە ببێتە جێگایەکی لەبار بۆ پیلانگێڕانی دەوڵەتان ئاژاوەی سیاسی پشێوی ماڵی. سەرڕای ئەوانە ئەگەر وا بڕیار بێ کە ئێران تەنیا و بێکەس بەڕەڵا بکرێ بەدەیان دەلیلی بتە ئەو ترسە هەیە کە لێشاوی نفوزی بۆڵشەویزم کە لە سنوورەکانی لای سەروی ئەم وڵاتەوە هەڵ ئەقڵێ سەرنجام سەرانسەری ئێران بگرێتەوە. لە کۆتاییدا دوایین دلیل هۆی هەڵگرتنی مەسئولیەتی ئێمە لە ئێران ئەوەیە کە ئێمە لە گۆشەی خواروی ڕۆژئاوای ئەم وڵاتەدا خاوەنی سەرمایە و قازانجی گەورەین، وەکو بیرەنەوتەکانی کە سوتەمەنی هێزی دەریایی بەریتانیا لەوێ دابی نەکرێ و ئەمەش جۆرێ لە گرنگینە ئاسایی بە دەوری ئێمە لەم شوێنەی جیاندا بەخشێ. ئامانجی ئینگلیز لەم قەراردادا زۆری لە قسەکانی کیرزندا ڕوونکراوەتەوە. ئەو ئەرکەش کە ئەکەوتە سەر حکوومەتی بەریتانی بە گوێرەی بەندەکانی ئەم قەراردادا ئەبوو سەر لە نوێ ئەرتەشی ئێران نوێ بکەنەوە، باری دارایی و ئابووری وڵات ڕێک بخەنەوە، زنجیرەیەک چاکردن لە کاروباری بەڕێوەبەراتی بەدیبهێن و 2 ملیۆن پاوەنی ئیستەرلینی بە قەرز بدەن بە حکوومەتی ئێران. لەلایەنی ئێرانەوە ئەوی ئەم قەراردادی بەستبوو وسوقت دەولەی سەروەزیر و شازادە فەیروز میرزا نەسەتت دەولەی وەزیری کاروباری دەرەوە و شازادە ئەکبەر میرزا سارمت دەولە وەزیری دارایی بوون. لە نرخی قبولکردنی ئەم پەیمانە قورسەنا بەرامبەری سربەخۆیی ئێرانی ئەبەستەوە یەکەمیان 200,000 تومەن و دووەم و سێمیان هەرێکیان 100,000 تومەن بەرتیلیان لە کاربەدەستانی ئینگلیزی وەرگرتە بوو. هەروەها بەریتانیا بەڵێنی بە ئەحمەدشا و هەر سێ وەزیردا بوو ئەگەر لە ئەنجامی جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنەدا شۆڕش لە ئێران هەڵگیرسا بەریتانیا لەیەکێ لە وڵاتانی ژێردەستیدا مافی پەنادانی سیاسیان بداتێ. ئەمانە جگە لەو دەستکەوتە تایبەتیە بۆ خۆیان بەڵێنی پشتیوانی هەندێک خواستی ئێرانی پێدابوون. چاوگێڕانەوە بۆ ڕێکەوتنە کارپێکراوانی نێوان هەردوولا داوای بژاردننی ئەو زەرەرانەی بەوەی هەندێک دەوڵەتەوە لە کاتی شەڕدا لێکەوتووە، دەستکاری هەندێک لە سنوورەکانی سەروی و لای ڕۆژئاوای بە قازانجی ئێران. ئازادی خوازانی ئێران بەگشتی دژی ئەم پەیمانە ڕاوەستان، سەرڕای رووسیای سۆڤێتی کە بەتوندی دژی ئەمە بوو، چونکە نفوزی ئینگلیزی ئەهێنایە سەر سنووری خواروی و ئەمریکا و فەڕەنسەش پێیان خۆش نەبوو. ئەم قەراردادە هەمان پەیمانە کە مزبێڵ پێی وایە دوای بەستنی ئیتر سمکۆ هیچی وایەکی بە پشتیوانی ئینگلیز نەما لە تەقەلاکانی کورد بۆ پێگێنانی جۆرێ لە یەکێتی نەتەوایەتی لە نێوان کوردەکانی ئێران و عێراق و تورکیا. دەرکەوتنی سمکۆ پێشینەی مێژووی هۆزی شکاک. ئێلی شکاک لە دوای کارەساتی دمدم و جێگیربوونی عەجەم لە ڕۆژئاوای گۆمی ورمێ ڕۆڵێکی دیاری لە ڕووداوەکانی ناوچەکەدا دیار نییە. ئێلی شقاقی کە بەشێکی ڕایگوێزراوە بۆ خۆراسان و بەشێکی لە ژووری تەورێز داماونەوە لەگەڵ شکاک یەک ئێلبوونیان نا دیار نییە، چونکە هیچ لێکۆڵینەوەیەک لەو ڕۆ نەکراوە. بۆ یەکەمین جار کە ناوی ئێلی شکاک لە ڕووداوەکانی ناوچەکەدا بەزەقی هاتۆتە ناوان لە کۆتایی سەدەی 12 و سەرەتای سەدەی 13 کۆچی دابوو. ئیسماعیل ئاغای سەرخێڵی شکەفتی وەکو مەزنی شکاک لە لەشکرکێشەکانی عەباس میرزای نائب سەڵتەنەدا بۆ سەرخاچی عوسمانی خزمەتی دیاری کردووە. هەروەها لە هێرشەکانی عەجەمدا بۆ تەمێکردنی ئێلە کوردەکان ئەمیشیان لەگەڵ بوو.
ئیسماعیل ئاغا و شەڕکەرەکانی لەو هێرشە گەورەیەدا کە سوپاکانی ئەفشاری ورمێ و مقەدەمی مەراغا بۆ لەناوبردنی ئێڵی بڵباز لە بناری قەندیل کردیان 1216 ئەم چەرخەچی لەشکرەکەیان بۆ و لەو هێرشەدا کە عەجەم بۆ تەمێکردنی میری ڕەواندز بۆ سەرسیدەکان کردیان 1230 ئیسماعیل ئاغا و شەڕکەرەکانی پێشڕەوی لەشکری عەجەم بوون. ئەبێ ئیسماعیل ئاغا تێکەڵاوی زۆری لەگەڵ پەیدا کردبن چونکە کچی خۆی دابوو بە فەرەجوڵڵاخانی کوڕە گەورەی عەسکەرخانی بەگلەربەجی ئەفشار. ئیسماعیل ئاغا لەسەر لووتکەی چیای بنابی نازل و قەڵایەکی دروست کردبوو. لەو سەردەمەدا ئێران بەگشتی و شوێنەکانی سەر بە ئازەربایجان لە ژێرباری گرانی باجی دەوڵەتیدا ئەیان ناڵان. هەم ئەبووە پارێکی زۆر بۆ ڕووسیای براوە لە باتی بژاردننی زەرەری جەنگ کۆبکەنەوە و هەم شازادە و کاربەدەستانی عەجەم ئەیانویست خۆیان دەوڵەمەند بکەن و زەویوزاری خەڵکدا گیر بکەن. دڵسۆزی ئاغا بۆ دەستگای حکومڕانی عەجەم و بەشداربوونی لە شەڕ و لەشکرکێشەکانیدا هەروەها خزمەتیشی لەگەڵ عەسکەرخان یەکێک لە هەرە دەسەڵاتدارەکانی ئەو زەمانە کە هەم لە گفتوگۆکانی ئێرانی ڕووسیدا وەکو یەکێکی دەستەی نوێنەرانی ئێران بەشدار بوو هەم بە سەفیری دەرباری قاجاریش جارێک نێردراوە بۆ پاریس بۆ لای ناپلیۆن ئەویش دادی نەدا. لەسەر باج و زەویانە ئیسماعیل ئاغا لە قەڵاکەی خۆیدا ناچار بوو مان بگرێ، بەڵام عەسکەرخان بە کەمەندی تەکبیر نە بە جەنگ و پێکادان واتە بە تەفرەدان و فرتوفێڵ توانی ئیسماعیل ئاغا بکوژێ 1235 ماڵ و دارایی تاڵام کاو دەست بە سەرگوند و ئەرزەکانیدا بگرێ و کوڕەکانیشی میرزا ئاغا، عەلی ئاغا و یەحیا بەگاڵاتن. پای سەرخێڵیشیان لێ سەنرایە و سەرپەرشتی ئێلەکەیان درایە دەست مەزنێکی عەجەم. بەم جۆرە پەیوەندی ئێلی شکاک لەگەڵ دەستگای دەسەڵاتداری عەجەم لە جۆلانەی شەڕ و ئاشتیدا بووە تا سەر لە سەربارێک ڕانەوەستاوە. هەندێک جار لە خزمەتی دەستگای دەوڵەتیدا بوون و هەندێک جار لە دەوڵەت یاخی بوون و بەهۆی ئەوەی مەڵبەندەکەیان سەخت و شاخاوی بوو کەوتۆتە سەر سنووری عوسمانی بە ئاسانی دەستی عەجەمیان پێ نەگەیشتووە. کاتێ لە تارانەوە محەممەد ڕەحیم میرزا زیا ئەددەولا یەکێ لە کوڕەکانی عەباس میرزایان نار بۆ بەڕێوەبردننی خۆی ساڵماس و ورمێ 1265 ئەویش لەوێ کەوتە گرتنی مەزنەکانی کورد بە تایبەتی سەرانی زەرزا کە چوو بوون بۆ بەخێرهاتنی هەر بۆ چاوشکانی یاخیانی کورد عەلی ئاغای کوڕی ئیسماعیل ئاغا کە لە سەرباج و زەویانە لە دەوڵەت یاخی بوو ڕێگەی نێردراوەکانی عەجەمی نەدا باج و موڵکانە لە ناوچەکەی کۆبکەنەوە. هێزەکانی عەجەم بە فەوجێکی ئەفشار و چەند عەرادە تۆپ لە مەحاڵی سۆمای برادۆس چوونە سەری و ڕاویان ناو تاڵانیان کرد. دوایەتریش بیرەخان بە قسەی خۆش هێنایە ورمێ بە گیراوی ڕەوانەی تارانی کرد و لە جێگەی ئەو میرزا ئاغای برایان کردە سەرخێڵی شکەفتی. شکاک ئیتر لە حاڵەتی نافەرمانیدا ئەژیان و ئەوەندە بەدناوبوو بوون کە هەندێک گەڕۆکپیان وابوو ئەم ئێلە پیشەی سەرەکیان ڕاوڕوتە نەک بە خێوکردنی ئاژەڵ. عەلی ئاغا لەسەر زەوی و زار و زەویانە و ڕوودکردنەوەی کاروان جاروبار لەگەڵ کاربەدەستان ڕێک و زۆر جار ناکۆک و یاخی بوو. هەندێک جار لە دیوی ئێرانە بوو، هەندێک جار ئەچۆ ناو خاچی عوسمانیەوە. سەرانی ئێلی شکاک لە ڕاپەڕینی 1297 کووردا بە سەرۆکایەتی شێخ عوبەیدوڵڵا بەشدار نەبوون. لە پاش مردنی عەلی ئاغا محەممەد ئاغای کوڕی بۆ سەرخێڵی شکاک ناوبانجی ئەویش لە هی باوکی باشتر نەبوو. لەگەڵ ئەوەشدا کاربەدەستانی ئێرانی بۆ ئەوەی ئەم ئێلە نەوروژێنن هەندێک لە گوندەکانی سنووریان پێبەخشی بوون. مۆزەفەرەدین شا چوو بۆ سەردانی ئەوروپا. محەممەد عەلی میرزای نائیبت سەڵتەنەی کە حکومڕانی تەورێز بوو لە جێگەی ئەو چوو بۆ تاران. ئەمیر نیزام سەڵتەنەی بۆ حکومڕانی تەورێز لە جێگەی خۆی دانا. هەواڵەکانی لە قافقازەوە ئەهاتن ویان ئەگەیان کە شەڕی دینی لە نێوان موسڵمان و ئەرمەنەکاندا گەرمە. نیزام سەڵتەنەش مەترسی هەبوو شەڕ بتەنێتەوە بۆ ناو تەورێز. لەبەر ئەوە جەعفەر ئاغای بان کرد بۆ تەورێز کە پاراستنی گەڕەکی مەسیحەکانی پێ بسپێرێ. جەعفەر ئاغا و باوکی لە حکوومەت قاچاق بوون و نیان ئەوێرا بچن. نیزام سەڵتەنە بۆ ئەوەی جەعفەر ئاغا دڵنیا بکا کە نیازی لە بانکردنەکەی پاکە قورئانێکی بۆ مۆر و ئیمزا کرد و بۆی نارد. جەعفەر ئاغاش بڕوای پێ کرد و لەگەڵ چەند کەسێکی خۆیان چوونە تەورێز. نیزام سەڵتەنەش پاراستنی گەڕەکی ئەرمەنیەکانی پێسپاردن و ئەوانیش بە جلوبەرگی فۆلکلۆری خۆیانەوە بە چەکداری بەناو شاردا ئەسوورانەوە و محەممەد عەلی میرزا لە تارانەوە بە تەلەگراف فەرمانی بە نیزام سەڵتەنەدا جەعفەر ئاغا بکوژێ. ئەویش ئەنجامدانی ئەم کاری بە محەممەد حسێن خانی زرخام سەرکردەی سوارانی قەرەداغ سپارد. زرخام جەعفەر ئاغای بان کرد بۆ سەراکەی خۆی و لەوێ کوشتنی 1323. هاوڕێکانی کە بەوەیان زانی بە تەقە لە شار هەڵاتن و هەر کەسێکیان هاتە سەر ڕێگا کوشتیان. لاشەی جەعفەر ئاغا و دوو کوژراوی تریان بۆ تەماشاکردنی گشتی چەند ڕۆژێ لە تەورێز هەڵواسی. ئەمڕوو داوە شکاکی وروژان. محەممەد ئاغای باوکی جەعفەر ئاغا سەر لە نوێ لە ئێران یاخی بوو. پەنای بردە بەربابی عالی عوسمانی کە یارمەتی بدەن بۆ شۆڕش و تۆڵەسەندنەوە. بەڵام عوسمانیەکان یارمەتیان نەدا. لەو ماوەیەدا لە ئەستەمبۆڵ ڕەزوان پاشای شارەوانی ئەستەمبۆڵ کوژرا. بنەماڵی بەدرخان بەمە تاوانبار کران. هەندێکیان گیران و هەندێکیان دوورخرانەوە. محەممەد ئاغاش بە فیتی سەفارەتی ئێرانی
هەر لەو ماوەیەدا گیرا و دوورخرایە بۆ جززیرەی ڕودز تا لەوێ مرد. شکاک لە چاو هەندێک لە ئێلاتی کووردا ئێلێکی گەورە و زۆر نەبوو، سەرژمێریان بەم جۆرە بووە: لۆرد کیرزن ساڵی 1992 1500 خێزان، مارتین دانبڕونا ساڵی 1920 2000 خێزان، ماسعود کەیهان ساڵی 1932 1500 خێزان، هێنری فیلد ساڵی 1938 1500 خێزان. ئێلی شکاک سەرەڕای بچووکی دابەش ئەبوون بە دوو تایفەی کاردار و عەبدووی. یەکەم تایفەی کاردار ئەم تایفەیە هەشتیرە بوون: پس ئاغای کاردار، کەچەڵی، نیعمەتی، مامەدی کاردار، سەکری، ئەدمانی، ئەوری، چەرکۆیی. پزاخا لە برادۆست و کەچەڵی لە برادۆست و سۆمای بوون. تیری چەرکۆیی لە چەند گوندێکا بڵاو و پێنجتیرەکەی تر لە چاریق و دەوری ساڵ ماز بوون. دووەم تایفەی عەبدووی ئەم تایفەیە 13 تیرە بوون: دڵان، پزاخای عەبدووی، دری، هەناری، فنگ، خلوف، خدری، بۆتان، نیسان، مامەدی عەبدووی، مقری، پاچک، گەورک. پزاغا، دری و هەناری لە برادۆست، خلوف، خدری، بۆتان و نیسان لە سۆمای، مقری و پاچک لە ئەنزەل، فنگ لە سۆمای، مامەدی عەبدووی لە چاریق، شپیران و ئەنزەل بوون. هەموو تیرەیەک سەرۆکی خۆی هەبوو. سەرۆکی هەموو تیرەکانی تایفەی عەبدووی و سەرخێلی هەموو شکاک عەلی ئاغا و دوای ئەو محەممەد ئاغای کوڕی و دوای ئەوی سمکۆ بوو. سەرۆکی هەموو تیرەکانی تایفەی کارداریش عومەرخانی شەریفی بوو.